بەڵێ سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێتن و جەژنی ئێوەش پیرۆز بێەوە تاات و عیبادەتان قەبوڵ بەسن. دیارە لە قەزای سۆران کەوا ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنە، دوێنێ لە قەزاکە مزگەوتەکان بەڕووی نوێژخێنان داکرانەوە و نوێژی جەژن ئەنجام درا. زۆربەی مزگەوتەکان نوێژی جەژنیان تیادا ئەنجام درا، مەگەر مزگەوتێک ئەگەر مامۆستای ئاینی خۆی نەچوو بێتن مزگەوتەکەی نەکرد بێتەوە، گەرنا زۆربیان نوێژی تێداکراوە لە بەشێکیان وتاری جەژنی درابوو، بەشێکیان وتاری جەژن نەدرابوو و مزگەوتەکان بەردەوامن لەکردنەوە لە ئێستادا. دوێنێ جەژن قەرەباڵغتر بوو لە ئەمڕۆ، دراوسەکان سەردانی یەکتریان دەکرد، ئەوانەی دراوسە یەکتر بوون کە سوکار یەکتر بوون کەوا لە یەک نزیک بوون، هاوڵاتیان سەردانی یەکتریان کردەوە، جەژنە پیرۆزیان لە یەکتر کردووە. بەڵام بەهۆی قەدەغەی هاتوچۆیەوە ئەوانەی کەوا دوورن لە یەکتر ناتوانن سەردانی یەکتر بکەن، چونکە هاتوچۆی ئۆتۆمبیل لە قەزاکە وەکو شوێنەکانی تر یارێمی کوردستان ڕێگە پێدراو نییە. ئەمەش لای هاوڵاتیانی ناوچەکان نیگەرانی دروست کردووە. هاوڵاتیان نیگەرانن لەوەی کەوا لە جەژندا ڕێگەیان لێجیداوە هاتوچۆ بکەن و جەژنە پیرۆزانە ئاراستەی یەکتر بکەن. ئەوان پێیان وا بوو کەوا پێش جەژن بە تایبەتی شەوانی چەند شەوێک پێش جەژن بازاڕەکان قەڵەباڵغێکی زۆریان پێوە دەبینرا. ئەوان پێیان وا بوو لە جەژندا نەدەبوو حکوومەتی هەرێم لەم کات و ساتەدا قەدەغەی هاتوچۆیان بەڕوودا ڕابگەیەنێتن. هەروەها ئەوەی جێگای پرسیاریشە لای هاوڵاتیان بە تایبەتی کە وەزارەتی ناوخۆ خۆی قەدەغەی هاتوچۆی ڕاگەیاندووە، بەڵام خۆیان ڕێنمایەکانی تەندروستی پەیڕەو ناکەن لەوەی کەوا دەستکێش ببەسن یاخود دەمامچیان پێبێ. زۆربەی ئەو بازگانەی کەوادانراون وەکو جارەکانی ڕابردوو دەمامچیان نەبەستووە ئەو بازگانەی هێزە ئەمنیەکان. هەروەها ئەمەوێ ئاماژە بەوەش بدەم، دیارە بەهۆی بارانبارینەوە، بەهۆی هەورە بروسکەوە لە قەزای ڕەواندووس کاتژمێر 6:30 خولەکی سەر لە بەیانی ئەمڕۆ هەورە بروسکە لە دوو ماڵی داوە، بەڵام خۆشبەختانە زەرەر و زیانی جیانیان نەبووە، تەنها زەرەر و زیانی مادی بەر کەلوپەلە کارەبایەکانی ئەو ماڵە نەکەوتووە. زۆر باشە کاک ئازاد، کەواتە ئەوەی کە ئەمڕۆ بەدی دەکرێت جیاوازیەکەی لە ڕووی دوێنێەوە ئەوەیە کە زیاتر ئەمڕۆ چۆڵی پێوە دیارەوە ئەگەر قەدەغی هاتوچۆ هەیە ئەوانەیە ئەگەر بە هەر جۆرێکە بێت لە ماڵەکانیان بێنە دەرەوە لەلایەن پۆلیسی هاتوچۆوە بە تایبەتی ئەگەر ئۆتۆمبیل بێت، ئایا هیچ غەرامە و سزایەکە درێت؟ بەڵێ کاک جەلال، دیارە بەهۆی ئەوەی کەوا وەزارەت ناخۆ قەدەغی هاتوچۆی ڕاگەیاندووە و ئۆتۆمبیلانەی کەوا بستنە سنتەری شارەکانەوە هاتوچۆ غەرامەیان بۆ ئەکاتن، بەڵام لە نێو کۆڵانەکان ئەو شوێنانی کەوا بازگەیان لێ نییە هاتوچۆی ئۆتۆمبیل بەدی ئەکرێتن لەو شوێنانە. هاوڵاتیان ناسنەوە نێو بازگەکان، تەنها لە بەشێک لە کۆڵانەکان ئۆتۆمبیل بەدی ئەکرێت و هاوڵاتیان بە ئۆتۆمبیل هاتوچۆ ئەکەن. زۆر سپاس بۆ پامنێرمان ئازاد و مەراوە.